ئێمە باجیشتمان دابێت بە احترافکردن بە بزوتنەوەی گۆڕان لەسەر زاری کاک نێچیروان بارزانی یەکەم کەس لە کوردستانەوە احترافی کردکەوە بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیەکە بزوتنەوەیکی سیاسیە و 25 کورسی هێناوە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کەمێک لێشمان نیگەران بوون بەڵام ئەوە واقع بۆ ئێستش واقعە کەوا بزوتنەوەی گۆڕان هەیە بەڵام نەک بەم عەقڵێتە. بەڵێ کاک بەهادین ڕۆڵی ئەو سێلانەی تر چی بووە لە ئاساییکردنەوەی ئەم دۆخەدا لە نێوان بە تایبەتی کە ئێستا ململانەکە لە نێوان گۆڕان و پارتیدایە؟ وەڵا ئەو سێلایەنە ئەوەندەی کراوە بۆ خۆیان کۆبوونەتەوە و جارێ هەوڵیان داوە وەزعەکە هێور بکرێتەوە و ڕۆڵی ئەو سێلایەنە و خەڵکی تریش بەداخەوە تا ئێستا نەتیجەیەکی ئەو تۆی نەبووە بەڵام ئومێدمان وایە نەتیجە هەبێت لە ئایندەیەکی نزیکداوە ئەو وەزعی کە هەیە لە هەرێمی کوردستان ئاسایی بێتەوە. بەڵێ وەک ئاماژەش پێکرد چەندین هەوڵی تر هەبووە لەلایەن کەسایەتیە سیاسیەکان کەسایەتی کۆمەڵایەتی ڕووناک بیران بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە و هەوڵانە گەیشتووە بەچی؟ وەڵا ئەوەندەی ئێمە معلوماتمان هەبێت تا ئێستا نەتیجەیەکی ئەو تۆی نەبووە بەڵام ئومێدمان وایە ئینشاءڵڵا بەڵام دەبینی ئەگەر یعنی لە هەندێک لە لێدوان و تەسریحاتی بەرپرسانی بە تایبەتی پارتی دیموکراتی و بزوتنەوەی گۆڕان لە هەردوو لا تا ڕادەیەک ئەو گرژی و توندەی سەرەتان نەماوە بەڵێ ئەعلامەکانیان بەداخەوە هەر گەرمە ئومێدم وایە ئینشاءڵڵا ئەعلامەکانیش کە بەرەو هێوربوونەوە بڕوا و وردە لەو هەنگاوی تری بەدوادابێت. بەڵێ کاک حاجی سەبارەت بەوەی کە ئاماژەم بەوە کرد کە ئەندامێکی سەرکردایەتی پارتی ئاماژەی بەوە کردووە کە ئێوە مەرجتان ئەبێت بۆ دانیشتن و کۆبوونەوەیکی تر لەگەڵ بزوتنەوەی گۆڕان هیچ زانیاریەکەیە دەربارەی و مەرجانی ئێوە؟ بەڵێ دیارە سەرەتا بۆ ئەوەی کەوانێت پاشی پارتی دیموکراتی کوردستان دەرکەوێت بۆ هەموو لایەک ئێمە ئیعلام ڕاگیراوە ئێمە لەم شەوە ئەو شتانەی کەوا بە بەڵگە و دیکۆمنتۆ ڕاستیەکان کەوا بۆ ئەو خەڵکە ئاشکرابێ ئێمە ئەوەشمان ڕاگرتووە لەبەر ئەوەی ئەو کەسانی کەوا نێوەنگیریان کردووە داوای ئەویان کرد ئێمە ڕامان گرتووە بەڵام مەرجەکانیشمان ئێمە پێیوەستە بەو دانیشتانەی کەوا کرابوون پێیوەستە بەم گرژی و ئاڵۆزیانی ئەم دوایی کەوا هەیە پێیوەستە بەوەی کەوا بە سەرۆکی پەرلەمانەوە ئێمە سەرۆکی پەرلەمان تەمەنامان ئەکرد سەرۆکی پەرلەمانی هەموو کوردستان بێ نەک سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان بێ هەتا جێگرەکەی خۆی وەلاوە بنێ و حسابی بۆ نەکات. بڵێ کەواتە ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان بە بەردەوامی داوای ئەکات واتە گەڕانەوەی دۆخەکە بۆ پێش 12 مانگ واتە گەڕانەوەی سەرۆکی پەرلەمان بۆ شوێنی خۆی گەڕانەوەی وەزیرەکانیان بۆ سەرکارەکانیان پارتی لەگەڵ ئەمەدا بۆچوونی یاخود بڵین لەگەڵ ئەمە ڕازی نییە؟ ئێمە ئیتفاقێکمان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و هەموو حیزبەکان هەیە ئەو ئیتفاقەیە تا ئێستا لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە ئەو ئیتفاقەیە تقریبا نەتوانین بڵین نەماوە لە گفتوگۆکانە ئەتوانین اتفاقێکی بکەین بزانین لە ناو پەرلەمانە چۆن وەزعەکان ئەگوزەرێ و گفتوگان بەکوێ ئەگا و حیزبەکانی کارڕاو بۆ چوونیان چیە و کەسانی کەوا نێوانگیری ئەکەن ئێمە لەگەڵ گفتوگۆین بەڵام گفتوگۆیەکی نوێ. بەڵێ کاک بەهادین لە ئێستادا باری دەرونی هاوڵاتیان و هەروە پەیوەندی نێوان پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ڕێخۆشکەرە بەوەی کاڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدرێت؟ بەداخەوە نەخێر هەر ئەوەی کاک حاجی جەمال باسی کرد کە لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەدا گەرمیان و ڕاپەڕینە 5 لق یعنی بارگای ناوچەکانیان نەماوە یعنی ئەمە بەنسبەت پارتی دیموکراتی کوردستان و بەنسبەت بزوتنەوەی گۆڕانیشەوە لە دەڤەری ئەو لا بڵین لە هەولێر و لە دهۆک ناتوانن ڕووماڵی ڕووداوەکان بکەن ئەو کەناڵی کە هەیە وەکو KNN زائیدەن ئەو گرژی و ئاڵۆزەی کە هەیە بە بڕای ئێمە نەخێر هیچ زمینە ساز نییە بۆ هەڵبژاردن و ئەگەر هەڵبژاردن بەم زمینەشەوە بکرێ تەسەورەکەم نەتیجەکەی باش نابێ و ئومێدم وایە پرسەکە چارەسەر بکرێ و دواتر ئەگەر پێویستی کرشتی تر بکرێ. بەڵێ کێ ئەبێت بڕیار لەسەر هەڵبژاردننی پێشوەختە بدات؟ خۆی هەڵبژاردننی پێشوەختە ئەوە خۆ بەڕێز کاک مەسعود پێشتر داوای کرد کە هەڵبژاردن بکرێ بەڵام هەڵبژاردن یعنی شتێکە ممکن نیە لەم کاتەدا خۆ تۆ هەڵبژاردن بە ئالێت و ئۆسلوبی خۆی دەکرێت کە بێ کۆمیسیۆن بیکە کۆمیسیۆنی ژعلانی کردووە ناتوانێت لای کەمی تا 6 مانگ هەڵبژاردن کاوە بڕێکی پارە و ئەوەی پێویستە لە بەردەستی دابێ هەتا ئێستا کۆمیسیۆنیش کارمەندەکانی خۆی ئۆفیسەکانی لە پارێزگاکان دانەمەزراندووە لەبەرەوە بەڕاستی و ئەگەرێکی دوورە بە بڕای من. بەڵێ کاک حاجی سەبارەت بەوەی کە لە ئێستادا زۆربەی لایەنەکان ئاماژە بەوە دەکەن گەڕانەوە بۆ سەر مێزی گفتوگۆ و دانوستان دەتوانێت کێشەکان چارەسەر بکات
کەواتە بۆچی ناگەڕێنەوە بۆ کۆبوونەوەکانتان ئێوە وەکو پارتی وارووا بزوتنەوەی گۆڕان بێگومان هەر گفتوگۆ و دانیشتن و حیوارەکانەکەەوە ئەمان گەیەنێ بەوەی کە ئێمە هەر ئەشکالاتێکمان هەبێ لە ئەیکەواتە بۆ کۆنابنەوە چاوەڕێی چیەکەن ئێمە دەرگامان لەسەر کەسدانە خستووە هیچ کەسێک داوای لە ئێمە نەکردووە کۆبنەوە ئێمە ڕەفسی بکەین بزوتنەوەی گۆڕان یاخود واتەوە چاوەڕێن بزوتنەوەی گۆڕان داوای کۆبنەوەتان لێ بکە بێگومان بزوتنەوەی گۆڕان کارێکی کردووە وەزعەکە هەمومان ئەیزانین ئێمە نابێ خۆمان بە هەڵابەرین ئەنی وەزعەکان ئاسایی نییە ئەو وەزعانە بگەڕێتەوە بۆ پێش 12 مانگ خۆ بێ بزانی هۆکاری ئێستا چییە ینی ئەو هۆکارە چی بوو وای لێ کردکەوە لە 12 مانگ بەدواوە ئەو وەزع خراپە بەسەر هەرێمی کوردستان هەبێت ینی ئەبێ بزانین هۆکارەکان چییە ئەوە بێگومان بە دانیشتن ئەکەیە و دانیشتنیش ئێمە دەرگای دانیشتنمان لە کەس دانەخست و نەشمان و تۆ لەگەڵ بزوتنەوەی گۆڕان دانانیشی بەڵێ کاک بەهادین بەم شێوازەی کە هەردوو لاوە تا بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکراتی کوردستان سوورن لەسەر هاوڵێستەکانی خۆیان و هەردوو لە داوای کۆبوونەوەکەن بە شێوازێک کە بەرامبەرەکەیان داوایان لێ بکات و هەردوو لا مەرجیان هەیە بۆ کۆبوونەوەکان پێتان وایە بەم شێوەیە بارودۆخەکە ئاساییە بێتەوە نەخێر بەداخەوە بەو شێوەیە بارودۆخەکە ئاسایی نابێتەوە من